وەزارەتی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێران لە ڕاگەیاندنێکدا دەڵێت گەورەترین پیلانگێڕی پوچەڵ کردوێتەوە کە بڕیار بووە لە تاران و شارەکانی تری ئێراندا بکرێن. کاربەدەستانی ئێرانی دەڵێن ژمارەیە خەڵکیشیان دەستگیر کردووە بەبێ ئەوەی زانیاری زیاتر بدەن لەسەریان. بەڵام باس لە وەهابیەت تەکفیریەکان دەکا ڕاستەوخۆ ئێستا لە ڕێی سکایپەوە نووسەر و لێکۆڵەت شەماڵ میرزامان لەگەڵا. کاک شەماڵ سوپاس بۆ ئامادەبوونت. حەز دەکەم یەکسەر و پرسیارەش لە جەنابەت بکەم بەڕای تۆ ئایا تا چەندێک ئەم هەواڵی پوچۆڵکردنەوەیە وەک تاران دەڵێ گەورەترین هەوڵی تێرۆریستی بووە جێی متمانەیە؟ سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانی دەنجی ئەمریکا. لە ڕاستیدا پرسیارەکە دەبێت بەم شێوەیە مەطرح بکرێت کە ئەسڵەن ئایا شتی ئاوە ڕاستە پێشەوەی کە باسی گەورەی بچووکەی بکەین، چونکە احتمالی وجودی بەرحاڵ گروهایەکی بەم شێوەیە لە دوو شۆنی سنووری ئێرانەوە ئیمکانیە. یەکەن سیستان و بەلوچستانە کە ئێمە دەزانین لە سیستان و بلوچستان دوای تێکشکان و جیرانی عەبدولمالک ڕیگی بزوتنەوەی جندوڵڵا لەبێ زۆر زەعیف بوو و ناتوانن ئەوان بەرنامێکی ئاوا گەورە دابڕژن کە خەتەرێکی جدی بێ ئەو جوورەی کە ئیتلاعاتی ئێران دەڵێ لەو حەددا گەورە بێ و لە عینی حاڵیشدا جندوڵڵا هیچ وەخت خۆی بە گروپێکی وەهابی نەناساندووە و سنوورێکی دەکەی کە احتمالی هەیە گروپهایەکی بم شێوەیە لە تزە بکەنە ناو ئێرانەوە سنووری ڕۆژئاوای ئێرانە کە لە جنوبەوە دەتوانین بڵێن شیعەکان بەرحاڵ دانیشتووی ئەو منتەقەیان کە لەوێ مەحاڵە کە ئەو هێزانە نفوز بکەنە ناو ئێرانەوە بەشی دەکەوێتە منتەقەی کوردستانەوە. ئەو منتەقەیەش کاری خۆی ئێران خاڵێکی 40 کیلومتری داناوە و خاڵێکی قولی بخوان دەڵێن خاڵی سوور کە نابێ داعش لەو منتەقەیە نزیکەوێتەوە و سوپای قودسی نارد بۆ منتەقەیە بە خاتری ئەوەی کە مانعی هاتنی ئەو گروپە بۆ ناوانێ و لە عینی حاڵیشدا لە ناو ئێراندا هیچ گروپێک نییە کە بتوانێت ئەو توانایی هەبێ کە شتێکی ئاوە سازماندەهی بکات. کاک شەماڵ ببوورە ئێمە باسی وەهابیەکان دەکەین و کە لە ئێران و ماوەیەک بوو کە دەنگیان نەبوو، ینی ناتوانانی ینی تا ڕادەیەک حکوومەتی ئێران ڕاگرن، بەڵام ئێستا سەرهەڵدانی وەهابیەکان ئێستا بە هەر شێوەیەک بێ دیارە سعودیە سەرچاوەی ئەوانەیە. ئەمە تا چەندێک گرژەکانی ئەو هەرێمە زیاتر دیارەکەن یان زیاتر دەخینە ڕوو؟ بێگومان منتەقەیە دوو هێزی شیعە و سونی یەکان بە ڕێبەرەی ئێران کە بەرحاڵ جەمسەری شیعەی بەدەستەوە ئەوی تریشان بە ڕێبەرایەتی عەرەبستانی سعودی لە شەڕێکی پرۆکسیدان، ینی شەڕێک کە بەرحاڵ لەلایەن عاملەکانی خوانەوە لە منتەقە بەڕێوەدا هەر لە سووریەوە بگرە لە عێراقەوە بگرە ئەو شەڕە تەشەنەی کردو و جاروباریش وای لێدێ لە حاڵەتی شەڕی پرۆکسی و بەرحاڵ ئەوانە دوور دەکەوێتەوە مستەقیمەن بخوان واردی شەڕ دەبن. ئەمە دەزانین کە لەو بینانەدا ڕابطەی بینی ئێران و عەرەبستان بە شێوەیەکی زۆر خراپ تێکچوو و حتا ئەو ساڵ ئێمە دەزانین کە ئێران حجاجی خۆی نەنار بۆ مراسمی حەج، ینی نفوزی دەترسێ لە نفوزی وەهابیەت دەترسێ، بەڵام لە عینی حاڵیشدا ئەوەی باسی دەکا لەوانەیە بەم شێوەیە نەبێت. کاک شەماڵ مەسەلەی تەکفیرکردن ینی نەکرد بۆ وەهابیەکان هەر خۆی لە ئاینی ئیسلامدا کاتێ لایەنێک تەکفیرەکە ینی ئەمە ئیتر ڕەوایی ئەدا بە کوشتنی بە پێی شەریعەتی ئیسلامی. کاتێک ئێران دەڵێ وەهابیە تەکفیریەکان چەندێک ئاماژەیە بە ئاینزای سوننە هەم لە ناو ئێراندا هەم لە ناوچەکەشدا زۆر بە کورتی تکایە. بێگومان کاتێک کە باسی تەکفیر دەکرێت جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە هەوڵی داوە کە سونیەکان حسابی سونیەکان لە تەکفیرەکان جدا کاتەوە، بەڵام لە عینی حاڵیشدا بۆەوەی کە سونیەکان ینی فعالیەتی مەسەبی سونیەکان سنووردار کە هەر کاتێکی کە بی هەوێ سنوورداری چەسپی تەکفیریان لێدەدا. کاک شەماڵ زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن. زۆر سپاس. خۆشحاڵ بووین سەرچاوم.